100,000 دینارەکە و لێبڕینەکان بۆ خانەنشینان دەگەڕێتەوە. وردەکاری ڕێکەوتنەکەی هەرێم و بەغداتان پێدەڵێم لەسەر موچەی خانەنشینان. دوای ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەسەر وردەکاری موچەی خانەنشینان و هاوتاکردنی موچەکانیان بەپێی زانیاریەکان تا مانگی داهاتوو سەرجەم ڕێکارەکانی هاوتاکردنی موچەی خانەنشینان تەواو دەبێت. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار بڕی 100,000 دینار دەرماڵەی خانەنشینان کە لە موچەکانیان بردرابوو دەبێت بگەڕێتەوە. سەرچاوەکە دەڵێت خانەنشینانی سەربازیش موچەکانیان هاوتا دەکرێتەوە. بەپێی قسەی و سەرچاوەیە لە مانگی سێوە واتە مانگی داهاتوو بڕیارەکە جێبەجێ دەکرێت. لەلایەکی ترەوە سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاندووە. بەغدا ڕەزامەندی دەربڕیوە لەسەر خەرجکردنی ئیکرامیەی خانەنشینە نوێیەکانیش. بەپێی بڕیارەکە لە مانگی داهاتوودا خانەنشینە نوێەکان موچەکانیان وەردەگرن و دەستیش دەکرێت بە خەرجکردنی ئیکرامیەکەیان کە هەندێکیان 6 موچە و هەندێکیشیان 12 تا 18 موچە وەک ئیکرامیە بەسەریەکەوە وەردەگرن.